لبرو مناڵەکە و تەسلیمی مزگەوت کە نافەوتێ، تەسلیمی پەروەردەی قورئانی کە نافەوتێ، بەتەنیا تەسلیمی قوتابخانەیەکەیت دەستی لێ بشۆ. ئەمە نەسیحەتێکە. من هەموو پلۆپۆستەکانی خوێندنم بڕیوە تا ئیستاکێنە لەسەر ولتکەکە وەقزاکەم. ئەگە مناڵتان بەتەما بن مەکتەب بۆتان پەروەرکە، ئەو مەنهەجە سەقەتەی ئێستا هەیە بۆتان پەروەردە بکە، دەست لە مناڵ بشۆ. چکە مناڵ ئەوە دەرزی دینەکانی تری پێ ئەوترێ، فێری ئیسلام و دینداری ناکرێ، بۆیە ئەبێ ئەمە ئەرکی تۆ زیاد دەکات، قورسەکات. خۆ ئەگەر لە مەکتەبە دەرزە دینیەکان وەکو خۆی بوترایەتەوە، مامۆستای چاکی بۆ تەرخان بکرایە کە گومانە بین هەموو مامۆستاکان باش بن. ئەگەر تەرکیز خرایەتە سەری، ئەگەر بەشێ بوایە لەوانانەی کە لە وزاریە ئیمتحانی تیادرا، ئەگەر تەڵەبە جەختی کرایەتەوە سەر و لەوانەی دین و ئەخلاقا دەرنەچوایە، ئێمەش ئەم خەوەمان هەڵ ناگرت.